سڵاتان لەبێت بینێرانی دیمەن تیڤ من دووبارە گەڕامەوە بۆ لاتان لە پرۆگرامێکی تری بێگومان مایکە سوورەکە من ئەمڕۆ دووبارە گەڕامەوە بۆ فامیلی مۆڵ بە هیوای ئەوەی بزانم کێشتێکی خۆشم پێشکەش ئەکا کێشتێکی خۆشم بۆ ئەگەڕێتەوە بزانم ئەمڕۆ چی هەیە لە ناو فامیلی مۆڵ با پێکەوە بڕۆین بینێر بین. طبعا دوو هاوسەری زۆر جان و خوێنشیرن و قسە خۆشم بینی سڵاوت لەبێت. سڵاو لە تۆش بەڕێز. زۆر سپاس وتی هەتا وەکو عەمرە لە کامیرا ترسم لەبەر چی؟ والله نازانم لێ بیکەیسیە لای من. باشە ناوی بەڕێزت؟ کەماڵ. کا کەماڵ چۆنە سەردانی فامیلی مۆڵتان کردووە؟ والله هەروە وتمان جەوێ بگۆڕین هاتینە فامیلی ماڵ. یخوا بەخێر بە خەڵکی کوێ؟ کەرکووک. بێچێ بە زمانرا دیارە کەرکووک. والله والله فەرقی نییە. وەڵا فەرقی نییە مهمەوە لە کوردستان ژین و لە یەکتری تێ بگەین. لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆنی؟ لەخوا بە زیاد بێ زۆر باش هاتووینە. هەتا ئێستا تین و برسی؟ نا والله نەتینی نەبرسی. هیچ. وەڵا زۆر باشە. سپاس. ڕۆژانە بەچێوە خەریکی؟ والله لەوەتی ڕەمەزانە بە هیچەوە خەریک نین. پیشەی خۆت چییە؟ فەرمانبەر. فەرمانبەری. لە کاتی ئیشەکەت کە کەسێک دێتە لات زۆر عەسەبیت بکە حەدی تووڕەبوونت چۆنە؟ یعنی بۆ نمونە چ قسەیەکە؟ زۆر ئاساییە لای ئێمە زۆر احتیاطیە. تووڕە نابی؟ نا تووڕە نابی. والله ئێمە تووڕە نابی. یعنی ئەگەر کەسێکیش تووڕەت کە عەسەبیت کە بۆ نمونە بینتان نەمینێ یان شتێک بە هەر خۆت دەچیتەوە بۆ لای یان لێ گەڕێ هەتا خۆی دێتەوە؟ مەجبور ئەو دێتەوە لامان چکە ئیشی لای ئێمەیە. باشە. من ئەگەڕێمەوە بۆ لای خێزانەکەت بزانە ئاڵێم ئەگەڕێمەوە بۆ لای خێزانەکەت دەڵێ ئەرەوەڵا بڕۆ بۆ لای وەرە گوڵەکەی من چۆنی؟ سپاس دەکەم حەیەتم ئەحوال باشی سپاس. ناوی تۆ چییە؟ ئاشنا. ئاشنا؟ خاتو ئاشنا چەند ساڵ هاوسەرگیریتان کردووە؟ 13 ساڵ پێش نەبێتە 13. دوانزە و نیو. مانجا حدوێتە 13. زۆر باشە یاخوا تەمەنتان درێژ بە پێکەوە چ سیفەتێکی هاوسەرەکەت زۆر بەدڵاتەوە و 12 ساڵی کە پێکەوەن؟ والله الحمد لله هم صفتەکانی بەدڵمە بەس یعنی زۆر حەزی لە خارجە ئەوی ناخۆش. وڵا بۆ کوردستان زۆر خۆشە وەرێرە تو بۆ ناڕێتەوە خارج بۆ کوردستان زۆر خۆشە. ئێستا دێمەوە لای تۆ قسەت لەگەڵ ئەەکەم غازینی مەویش حەزی لە خارجە منداڵتان هەیە؟ ناوەڵڵا یاخوا خوای گەورەی ئیشەڵڵا مناڵێکی جوانتان بداتێ مناڵێکی ساڵحتان بداتێ ئیشەڵڵا. باشە چ شتێکی لای تۆ زۆر سەرنجڕاکێشە بۆ نمونە بڵێ لەسەر ئەو شتە مزاواجم لەگەڵ ئەو کردووە؟ والله ڕاستگوۆیە الحەمدلله ڕاستگوۆیە متەدەینە و لەخوا بە زیادبی ئەنی هەموو خواردنەکان لە خواردن شوهانی هیچ ڕەخ نەچی نییە و هەموو شتێک بێخۆم الحەمدلله ئەوە زۆر خۆشە ینی پیا و تەبیعەتی کشمیشی نەبێت لەخوا بەزی ئەو شتانی هەیە الحەمدلله. الحەمدلله زۆر باشە با بچمەوە لای بزانم وەرە ئێرە بزانم بۆچی حەزت لە دەرەوەیە بۆ حەز لە کوردستان نییە؟ والله وەچی زۆر کەس یعنی هەیە حەزی بە خارجە و ئێمەش حەزمان لە خارجە. چ شتێکی وای لێت کردو تۆ؟ هەموو شتێکی. هەموو شتێکی وڵا کوردستانی خۆمان زۆر خۆشە. زۆر. دەشت و دەری جوان شوێنی خۆش بۆ سیاحە. لە خارجی شتانە هەیە بە زیادەوە. اینجا چی لە کوردستانیشە؟ بەڵێ هەیە بەس تەبیعەتی ئەولا خۆشترە لێرە. یعنی تەبیعەتی ئەولات پێ خۆشترە لێرە و بزەبەتیشە هەندێک ڕاستە چکە ئەوان لەسەر خۆراگری پەروەردە ئەکرێن و لەسەر بنەمایەکی پەروەردە ئەکرێن. درۆ دەلەسەوە غەدر و ئەوانە نییە. زۆر باشە. ئێوە شتێکی خۆشم بۆ ناگەڕنەوە لە بینی خۆتانە؟ لە بینی خۆمان والله لەو کاتەیە نایەتە هیچ نایەتە بیرمان. دەنگشت خۆش نەگەڕانێن بۆ بڵێ؟ هەلەی گەڕێ فامیلی مۆڵ وڵێکە. دە زۆر باشە مادەم نوکتەیەک بەسەراتێکی خۆشم بۆ بگەم. بڕان لەو کاتەیە هیچ نایەتە بیرم. ناوەڵڵا حرەقم کرد. ئێوە متابعی بەرنامەکەی منن؟ بەڵێ. ئەنی شەوان دوای فتات سەیرەکەی زەمدا. زۆر باشە. ئەمڕۆ هاتین زەوێکمان گۆڕی. زۆر باشە خۆشحاڵ بووم ئەنجام من و ئاشناخان بە سوودفەیەکی زۆر سەیرێکتریمان بینی. با بیگەڕمەوە من لە لای دەست شۆرەکە بووم دەسوشتمە شۆرت ئەوە شادوتی ئەرێەوە ئی پیاوانە یا ئافرەتانەوتم ئی پیاوانەوتی مێردەکەمم بزر کردووە بەدەی تۆ یاگەڕ. سوودفەیەکی جوان ئەوە بەسەر هاتێکی خۆش بوو. وتم نانەوە ئی پیاوانە ونی ناکێ گەر لێرە بە هەر لێرەیە وتم باشە مادەم غەریب نییە وتی شکڵت غەریب نییە و توی شتانە پێشکەشەکەی وتم ئەوتم دەوەرن یەکسەر قسەیکم بۆ بکەن. سپاس دەکەم خۆشحاڵ خۆش بە من زیاتر بە قوربان زۆر سپاس. باشە با من پرسیارتێکتان لێ بکەم
ئەگەر زانیتانە کاتابنە خاوەن خەڵات و نێوتانەکەمە نێو تیر و پشکەوە بۆ ئەو خەڵاتانەی کە هەمانەوە سپۆنسەرن باشە؟ ئیشەڵڵا ئیشەڵڵا بێتە قسمەتەن. یەکەم شەڕی کوردستان یەکەم شەڕ کە کوردستانی دابەشکرد ناوی چی بوو؟ لۆزان ئەوە لۆزان پەیمانە. شەڕەکە ئەوە توا وڵی شەڕەکە یان شەڕەکە شتێ نزیکی کەرەوە هیچ نازانی؟ وڵی ئەزانم بەس نایەتە بیرم. باشە با من ئاسان کارتان بۆ بکەم. لە نێوان دوو شەڕە چاڵدێران چاڵدێرە زۆر زیرەکی تەواو چاڵدێران چاڵدێران هاتەوە ناوی چی بوو؟ چاڵدێران نانە تۆ ناوی چی بوو؟ کەماڵ کاکەماڵ زیرەکی الحەمدوللا لەخوا بەزیاد بێ باشە؟ یەکسەر وتی معلوماتی زۆر باشە معلومات ئامەی زۆر باشە دەستەکان خۆش بە وەڵامەکەی تو زۆر ڕاستە با من بگەڕێم وەلای خاتون چاڵنجێکی لەگەڵ بکەم باشە؟ چاڵنجت لەگەڵەکەم سوالت لێ ناکەم باشە؟ باشە؟ ڕاستی با بگەڕێم وەلای ئەو بەدزیە قسەی لەگەڵ بکەم تو حەز لە چ ڕەنگێکە؟ شین ئەمەڵە باش هاوسەرەکەت چ ڕەنگێکی زۆر لەلا جوانە؟ والله زۆر شین عنی شینیشە لا جوان والله ئەم ڕەنگەشی لێ جوانە بە زیاتر شینی لا جوانە شینی لا جوانە؟ ئەوە زۆر زۆر باشە ئەوە شارەزای سیفەتی هاوسەرەکەیت و سیفاتی ئەوە شەکانی شایەتی ئەوە دەکە تۆ هاوسەرەکەت زۆر خۆشەوە زانی هەموو شتێکی ینی چ شتێکی بەدڵ و حەزی لە چ شتێکە وەڵامەکەی تۆش زۆر ڕاستە دەستەکانتان خۆش بێ من زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ ئێوە دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس بەس خاتون زیاتر حەزتان لە چ خواردنێکی ئێوە پێکەوە؟ والله هەموو خواردنێک دەخۆین الحەمدولillah بەس زیاتر و زیاتر حەز لە برنجە هیچ خواردن لە دەرێ داوا ناکەن؟ بعد وڵە داوا دەکەین باشە من ئێستا ئەپێکتان پێ ئەناسێنم خۆی زۆر ناسراوە بەڵام ئەپێکتان پێ ئەناسێنم هەم لە خێرایی کات بە زووترین کات ئەگاتە بەردەستان و هەمیش نرخەکانیان هەرزان و گونجاوە ئەگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن دەستەکان خۆش بێ کاک کەماڵ ئێوە لەلایەن ئەپی لە زوو بوون بە خاوەن بڕی 15,000 دینار ئەگەر ئەپەکەتان نیەوە توان ئەپەکە دابەزێن لە ڕێگەی و بارکۆدەوە کە لە پشتەوە هەیە و هەم مینوەکان ببینن بە بڕی 15,000 دینار خۆشترین خواردن نا لە فاملی مۆڵ نییە ئێستا هاوکارانم یارمەتیت ئەدەن و ئەپەکەت بۆدا ئەبەزێنن ئەو کاتە 15,000 سەر حیسابەکەتان ئەتوان بە بڕی 15,000 دینار خواردن لەوێ بە بەلاش داوا بکەن باشە؟ زۆر سپاس و هەروەها لاڤی ڕۆسێکمان هەیە تایبەت با کەلوپەلی خانمان هەر لە ناو فاملی مۆڵات و توانی بچی کەلوپەلەکانی خۆت لەوێ کە دیاریان کردو وەری بگری سپاس دەکەم کام دوکان عنی دەکەن لەسەرەیە دەستەکانتان خۆش بێ سپاس دەکەم زۆر خۆشحاڵ بووم هیوادارم سەرکەوتوو بن زۆر سپاس دەکەم زۆر سپاس سپاس خۆشحاڵ بووم مەمنون سپاس مەمنون دوعای خێرمان بوو ئینشەڵڵا سڵاوت لەبێ سلام زۆر سپاس بەخێراتی بە فاملی مۆڵ زۆر سپاس وەکەم ناوی جەنابەت تایر کاک تاهر لەکوێوە هاتووی؟ لا عنکاوە ئۆکەی باشە هەر لەهۆر لێردانی لە هەولێر دانیشم لەگەڵ مانگی ڕەمەزان ناچۆنی؟ بەخوای بەردەوام انشاءالله ڕمانگەکی زۆر خۆشە هەمووت گرتووە تین و برسی ئابەت نەخۆشی سوکاریشم لێ بەس هەمووم گرتووە زۆر باشە خۆی گەورە لێت قبول کە ئیشەڵڵا لەگەڵ مسلمانان ئیشەڵڵا خۆی گەورە شفای هەموو لایەک و هەموو نەخۆشێکش ئینشاءالله زۆر سپاس باشە کاک تاهر چی وای کردو تۆ بێ بۆ فاملی مۆڵ لەگەڵکی هاتووی؟ واللهی لەگە برایەکم و ئامۆزایەکەم هاتینە وڕەکە گوتیان بە سەردانی وێندەر بکەین بەرنامە شتی وە هەیە گوتیان بە سەردانە توێندەریش بکەین دەستەکان خۆش بێ بەخێراتنی ئەخوا باشە کاک تاهر وا لە مانگی ڕەمەزان تەواو ئەبێ ینی نزیک ئەبینەوە لە کۆتایی هەتاوەکو ئێستا گەردەنی ینی بۆ نمونە هیچ کەسێک هەیە عاجزت کرد بێ بەینتان نەما بێ خەلەلەکە لە لای تۆ بوو بێ ئەو کەسە گەردەنی تۆ ئازانەکە ئەو برایم بۆەوەی لە گەری دابووم بەخۆشم چوومەوە لای یعنی مناقەشەتان ببوو شەرتان ببوو؟ ناوە بەدە و ئێستا هەندێک سەعبەت پشتیوامان کرد قبوڵی نەکرد یعنی ئێستا لەگەڵ یەکتری ئاشتن و قسە ئەوەتە لە گەرمدا ئێستاوا لێرانێ ئەوەی ڕۆخۆ چ تەبیعەتێکی زۆر خۆشە لە لای تو؟ وەڵای تەبیعەتەکانی خۆشە کامی ناخۆشە؟ ئەوەی ناخۆشە کە ئێستا پسێک تەنگاوی بکەم عاجز دەبیداڕە زوو هەڵەچێ زوو هەرەچێتنەوە تەبیعەتت نەبیناکە داری خۆت بە باشە با من پرسیارەکەت لێ بکەم ئەگەر زانی دەبیتە خاوەن خەڵات ئەگەریش نەتزانی شتێکی خۆشم پێشکەشکە بە قورعان شتێکی خۆش یانی وەکو چێت پێشکەشکەم
وەکو بەسەرهاتێکی خۆش وەکو نوکتەیەکی خۆش وەکو گۆرانیەکی خۆش بەخوا گۆرانی نازانم بەس مەراقم گۆرانی شتیوانە بووە بەسەرهاتێکی خۆش بەسەرهاتەکی خۆش وڵی زۆر نوختە و شتیوام زۆر لەبەر بوو بەس لەو دەمەی وە نایەتەوە مێشکم دەناوەڵە قڕانوە لەوم نایەتن باشە با پرسیارەکەت لێ بکەم بەزەگەر نەتزانی تۆ هەر شتێکی خۆش بۆم پێشکەشکەی برێم نازانم لە خۆت شتێکی برێ هەنیە فکرکەوە یا یارمەتی لە برایەکە دۆر وڵی دەبێت لێ بکەم برخی نوختەکی خۆشم لە حازرکە نوختەکی خۆش نوکتێکی بۆ حەزەکە بەبیرم بینەوە باشە زۆر باشە با من پرسیارەکەت لێ بکەم ئەگەر نەتزانی من ئاسانکاری دواکەم باشە ئەڵێ کۆنترین پایتەخت لە دنیا کوێیە ئاسانکاری ئاسانکاری بۆ بکەم خۆت شتێکم پێ بڵێ بەشکم ئەگەر نەتزانی و کاتەم ناسانکاری بۆ بکەم یعنی ئێستا بادی مەشق بێ یەکسەر هادی مەشق بەڵێ بادی مەشق بێ و جەبزانین ئەکە ئەو بوو ئاسانکاریم لۆ بکە ئەگەر ئەو بوو یا ئەو نەبوو ئەگە ئەو نەبوو باشە ئاسانکاریمان پێویستە بە ئاسانکاری نییە دەستەکان خۆش بە وڵامەکەت ڕاستە سپاس. ئەوزانم برایەکە شتێکی بە هاوکارەکانم بە دووتیان باشتێک بگێڕێتە فینگل ئەوە ڕۆژێک چوومە لەگەر بەڕێوبەرێکی چوومە شاری ئەبوشەهاب گوتی بە خواردنی گاسکەین کە تەلۆ چاندانە تەبام خوێندەواریم نییە ئەمیش گوتم بزانم داخوات چییە لە ئەوەکەی گوتی فینگل ئەمیش گوتم لەگەر شتێکسەر گوتم با فینگل بی کە دەرچوو پەتاتیان هینە گوتم بابە لە مارێ یەک فەردە پەتاتا بۆم پەتاتەم نەخوارد لە مارێ لەبەرەوەی لێرەدا فینگلە پەتاتەیە گوتم کاکە بۆی گۆڕن و ئەو بەرنامەی سپاس دەکەم گەلێک مەمنون. دەستەکان خۆش زۆر سپاس گەرەوەکارانم خەڵاتەکەم پێ بدەن کاکتار تۆ لەلایەن سنتەر پۆینتەوە بووی بە خاوەنی بڕی 15000 دینار دەتوانی بچی کەلوپەلەکانی خۆت وەرگری ئەوەی کە دایانناوە سپاسینگۆ دەکەم سپاسی بەرنامەکەشتان دەکەم گەلێک مەمنونم زۆر حاڵم سەرچاوەکانم بەخێر بێ زۆر سپاس مەمنون سڵاو دەبێت سلام ممنون بەڕێزیت سپاس بەخێراتی بۆ فامیلی ماڵ سپاس دەکەم مەمنونم خۆش بێت نای بەڕێزت وشیارڕە لە کوێ هاتمەوە شاری کوێ کاک گوشارێکسەتی لە کوێ لە کوێ هاتی لە کوێ هاتم لە کۆیەوە هاتووی ینی لە کوێدا ئەنیشیت بەڵێ زۆر باشە چۆنە سەردانی هەولێرت کردووە فامیلی مۆڵت هەڵ بژاردووە وەڵی پامێنەوە هەستمان کرد کە شتەکانی باش و شتەکانی ئەرزاد کردی و داشکانی کردی و مارە خزورانشم لێرەیە و زۆر باشە زیارەت هەم تجارەت بەرە دووچیانە زۆر باشە ئەڵەن کۆیەکان قسان زۆر خۆشە دەشتێکی خۆشم بۆ بگەڕ زەوەڵای خەر شتی خۆش نوکتەی زۆر خۆش ڕوویدایە بەس بە ئەزەحالت لۆنە بۆت نایە داکەمێک فکرکەوە ئەنج هەتا من پرسیارەکەت لێ یەکەم و کەمێک گفتوگوی ترەکەین بەبیرت بێتەوە بۆم بڵێ باش باشە ڕۆژانە بەچێوە خەریکی وەڵای خانە نشینم خانە نشینی دەگەڕێم و دەسوڕەوە زۆر باشە مهمەوەی وەختەکە بڕوا لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆنی الحەمدلله لە خۆی وەزای زۆر باشم تین و برسی هەز بەیز ناکەین ئیمان مادەم ئیمان هەبی هەز بەیز ناکەین ئیمانت بە خۆتە الحەمدلله الحەمدلله لەخوا بەزیاد بێ زۆر سپاس با من پرسیارەکەت لێ بکەم فەرموو ئەگەر زانیت ئەبیتە خاون خەڵات بەتمای خۆی باشە ئەگەر نەتزانی شتێکی خۆشم پێشکەشکە بۆیە بەدەست بەتاڵی نەڕۆی بامنۆنین باشە بەرە فەرموو ئەڵێ ئەو پێغەمبەرە کێ بوو کە هەموو قەومەکەی باوەڕیان پێهێنا بەڵێ ئەو هاوسەریتی ئەڵی چی پێ کرد هەمویان قەومەکەی هەمووی باوەڕیان پێکرد قەومی نوح نەبوو پێدە نەمزانی بۆت ئەگۆڕم باشە من نامەوێت بەدەست بەتاڵی لێرە بڕۆی بە شتێکی خۆشم پێشکەشکە شتێکی خۆشم بە وەڵایشی خۆشی چی مەسلێکمانەیە دەرکۆیاتی و خۆیاتی بوو ئەومانەیە ئەو شتە خۆشە هاوسەرەکەت پێڵێ زکریاتێک بژێرە شكري خواش لا إله إلا الله سبحان الله والحمد لله ولا حول ولا قوة إلا بالله العلي العظيم زۆر باشە دەسەکان خۆش بێ باشەوە پرسیارەکەت بۆ بگۆڕم ئەڵێ لە چ ڕۆژێک خدای گەورە ئادەمی دروست کرد حضرتي نوح بەڵێ أوا روج جمعة اليوم ڕاستە ڕۆژی جمعە دەسەکان خۆش بێ زۆر سپاس مەمنون بەخێر هاتی خۆش حاڵ بووم زۆر سپاس مەمنون ئەگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن تۆ
تۆ بووی بە خاوەن خەڵات بە بڕی 25,000 دینار لەلایەن هەم ئیستانبولەوە دەتوانێنیت لە ناو فامیلی مۆڵ بچی بازاڕی خۆتی پێ بکەیت. ممنونين دەستەکان سپاس خۆش، بەڕێزی زۆر سپاس زۆر دەکەم. سپاس، دەستەکان خۆش بەسەر چاوەکان. چۆنی؟ باشم باشی؟ بەڵێ باشە ناو چییە؟ مالیک مالیک؟ بەڵێ مالیک هەر بخۆت وا قۆز و جوانی؟ بەکێ چووی؟ نازانم نازانی بەکێ چووی؟ هلو ئەی تۆ ناو چییە؟ ماهیر ماهیر؟ کێ ناوی؟ بلکم پلکت؟ باشە چت هەیە لە بۆ پلکت؟ ڕێز خۆشویستم بۆ بکەمەیە ئۆی جانەکەم تۆ هەر بخۆت وا عەقڵی؟ بەڵێ پۆلی چەندی؟ سێ پۆلیسی؟ باشە شتێکی خۆشم پێشکەش ناکەن هەردووکتان برانێوە؟ بەڵێ دی باشە شتێکی خۆشم پێشکەشکەن. لە نازانم نازانی؟ نه. باشە تۆ سەری پرۆگرامەکەی ئێمە ئەەکەی بەرنامەی مایکە سوورەکە؟ بەڵێ پێ چۆنە؟ خۆشە خۆشە؟ ئەی تۆ خۆشە خۆشە بەدڵتا؟ ئەرێوڵا باشە ئێوە تۆ لە چ مەرحەلێکی خوێندنی پۆلی چەندی؟ یەک پۆلی یەکیم؟ دەگۆرانێکی خۆشم بە ناڵێ؟ یەک و دوو ڕابەز و سێ و چوار بیکارات پێنج و شەش گوڵە گەشت حەوت و هەشت چمە گەشت نۆ دە خوێنگا ئەی دەرگەکەم دەسەکان خۆش بێ زۆر سپاس. باشە ئێوە لەگەڵ دایک و باوکتان هاتون وینە؟ بەڵێ باشە لە بینی دایک و باوکت کامیان زۆر خۆشتراوێ ئێستا لێرە بۆ ئەو کامیرەیە بڵێ بۆ کاک دیار بڵێ زۆرم خۆش ئەوی زۆرم خۆش دێ کێت زۆر خۆش ئەوێ باکم باوکت؟ بەڵێ باشە ئەی تۆ تۆ بڵێ دایکم داکم دایکت؟ دەی پێ بڵێ زۆرم خۆش ئەوی زۆرم خۆش دێ ئەو جەرگەکەم خی گەورە لە دایک و باوکتان نەسێنێ ئیشەڵڵا ئێمە ئەڕۆشتین بەڕێگاوە وتی ئەمە قسەی دەکەم گەورەبی حەز دەکەی ببی بەچی؟ دکتۆر دکتۆر؟ ئەی تۆ دکتۆر تۆش دکتۆر؟ بەڵێ بۆ دکتۆر؟ خۆشە خۆشە؟ خەڵک لە نەخۆشی ینی ڕزگار ئەکەن چارەسەری نەخۆش ئەکەن ئەو کاتە هیچ کەسێک ئیشەڵڵا نەخۆش ناکەوێت بۆی ئێوە حەزەکان ببن بە دکتۆر وونیە؟ بەڵێ باشە دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس کاکە مالیک زۆر سپاس کاک ماهیر دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس ئێوە بەخێر بن بۆ لای من ئەگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن کاک مالیک حەزت لێیە بچی بۆ شوێنێک تراشێکی جوامکەی سەر و قژی خۆت چاکەی بۆ جەژنە؟ بۆ بخۆم چارێک بەخۆ چا دەکەی؟ کورەوەرەشە من ئێستا حەلاقەکی هەنجوانت دەدەمێت لە خۆ بڕۆ پرچت چاکەی؟ ئەولو ناتەوێ باش ئەمە دەدەمە کاک ماهیری باشە تۆ لە ناو فامیلی مۆڵ ئەتوانی بۆ جەژنە بێی شەوی عارفە یان شەوێک پێش عارفە بێی سەر و قژی خۆت زۆر جوان چاکەی لە فامیلی باربێر لە ناو فامیلی مۆڵە باشە تۆش لە سکیچەر جانتایەکی منداڵان هەیە شتی جوانی داناوە بڕۆ وەری بگرێت لەوێ باشە؟ باش هیچ شتێ بۆ من؟ دەستخۆش سپاس هیچمان بەناڵی؟ سپاس تا ئەی تۆ؟ شانیە شارینە؟ سپاس دەستەکان خۆش زۆر سپاس بەخێرات دەستەکانتان خۆش بێ سڵاو لەبێت سلام عليكم جيفر بەخێراتی بۆ فامیلی سپاس عزيز سلامت نای بەڕێزت؟ بيوار بله کاک بێوار ڕۆژانە بەچی و خەریکی؟ والله دوام مالي هاي اشتكي دنيا بعد لەگەڵ ڕەمەزانە چۆنی؟ الحمد لله زور باش ئێستا تین و برسی الحمد لله نعم والله هیچ نشکاندووە؟ انا الحمد لله چۆنە سەردانی فامیلی مۆڵتان کردووە؟ بخوي بمسي جل كريم بوم دالا كان مالتهم لقى خيزان مواناتنا شتێکی خۆش بەسەراتێکی خۆش پێش ئەوەی یەکسەر پرسیارەکانت لێ بکەم لو كاتي اشتكم بنا نازان بتبي بتشد نابا والله لا والله چکۆ لێ ناو چییە؟ كاك اري والله بخوای ئەڵێ لولەی تفەنگمان بەرەمبەرە ڕاگرتۆز دامەوازراوی چ لێرەکسە ڕاکردە باوشی باوکیەوە باشە با من پرسیارەکرد لێ بکەم ئەگەر زانین تۆ کاتە بیتە خاوەن خەڵات ئەگەریش نەتزانی من تۆ پێکەوە چاڵنجەکەکەین باشە؟ شلون شي ذا ئەگەر نەتزانی هیوادارم کە بزانی ورد شي بمشكله نيا وەرزشیمان هەیە ئاینیمان هەیە هونەریمان هەیە گشتیمان هەیە بس شالنجا كان زحمه چاڵنجەکان زۆر خۆشن فرمو پرسیارێکە حەزرم کردو ئێستا لێت ئەەکەم ئەگەر نەتزانی من و تۆ پێکەوە شتێکی بەسیت باشە؟ ورو بەس تۆ خەڵکی کوێی؟ والله بارزاني ما ئەڵێت کام عیبادەتە یەکەم شت لە قیامەتدا لێپرسینەوەی لەسەر دەکرێت ليش
بێوار بوونیە کاک بێوار زۆر زیرەکی والله زیرەک نیوە وەڵامەکەت ڕاستە ئاخر بۆی ئەڵێم زیرەکی دەستەکان سلام زۆر سپاس مەمنون ئەگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن کاک بێوار لە ماڵێت چ خواردنێک زۆر دروست ئەکرێ وەکو چی مەسەلەن والله تێکەڵە جار و جار هەجارە شتێکە نازانم خواردن لە دەرێ داوا ئەکەن هیچ جاری بەڵێ من ئێستا ئەپێکت پێ ئەناسێنم خۆی ئەپەکە ناسراوە ئەپی لە زووە ئەگەر بەرنامەکەت پێ بێت ڕاستە و خۆ 15,000 سەر حیسابەکەت ئەگەر نا لە ڕێگەی ئەو بارکۆدەوە کە هەیە ئەتوانی دای بەزێنیت و مینوەکان ببینیت و خواردنەکان ببینیتەیە بە بڕی 15,000 دینار تو دەتوانانی خواردن لەوێ داوا بکەی زۆر سپاس و هەروەها لەلایەن ماکسەوە بە بڕی 15,000 دینار لە ناو فامیلی مۆڵە دوکانەکە دەتوانانی بچی بازاری خۆت بکەیت دەست خۆش سپاس خێر بێن سەر چاو سەر سەرم سەر چاو سلااوت لەبێ سلااو لە خۆشت بێ بەخێراتی بە فامیلی مۆڵ زۆر سپاس جنابیشت بەخێر بێ سپاس هەر یەکسەر دەبێت بەخەندە دیارە شتێکی خۆشم بۆ بگێڕەوە یان پێشکەشم کە شتی خۆش چیە ئیتر هەر خۆشی خۆشە و ئینسان بە خۆشی و دەم بەخەندە بێ باشتر نەک ڕوو گرژ بێ نای بەڕێزت بڕیار کاک بڕیار پیشە چییە؟ قوتابی زانکۆ لە چ قسمێک؟ ڕاگەیاندن ڕاگەاندن؟ ئێمەش قوتابی ڕاگەاندنین خۆشحاڵ بووم جەنابتان مەرحەلە چەندە؟ من پەیمانگام تەواو کردووە ئێستا لە قۆناغێکی نوێی زانکۆیە قازین مەرحەلەیەکین نانا بەخۆی هەر بەخۆی هەموو شوێنێک کە سەرەتادا چی شتێکی نوێیە بەڵام دەبی بەخۆشت گرنگی پێ بدە دەبی تێدا هەبی مەعاوەڵەشی بۆ بکەی هیچکە هیچ شتێک بەبێ مەعادە و بێ هەوڵدان دڵنیا بە تێدا سەرکەوتو ناوی هیوادام سەرکەوتوبی مەمنون لەگەڵ تۆش بەڕای من ڕاگەاندن خۆشترین قسمە و بە زانیاریترین قسمە بە حرەکەترین قسمە یعنی ئەتوانی لەوێ خۆت پێ بگەێنی بەخوای ڕاگەیاندن بەشێکی زۆر جوانە لای من و تەڵەباکانیش هەمووی حڕووکە هەمووی وەچوە گوتنی تۆزێک دەبی زندووبی دەبی یعنی بەڕاستی ڕاگەیاندن بەشێکی زۆر پیرۆز و زۆر جوانە بەڵام دەبی تەمەشای خودی خۆشت بکەیت کە دەچی کاتێک ئەو بەشەی هەردەبژێری تاکو چەند لەگەر ئەو بەشەی دەگونجەی چکە ئەتو ئینسان هەیە لە بەشەشکە سەرکەوتووە پێویست ینی هەند پێم وایە نەستەوە بەشەی باشتر چکە بەشە کەسێکی تۆزێک جەریئی دەوێ و تۆزێک چاوکراوە تۆزێک دانابێ هیچ شتێکی خۆشەیە لە حیاتت لە زەینت لە کاتی زانکۆیە لە بیرت بێ بۆم بگەڕیتەوە ئەڵێن ڕەفیقی کامێرەمانەکەشمانی بەێ وڵا کاگیونس ئەویش یەک لەو گەنجانە بوو یەک لەو قوتابیانە بوو زۆر زندی بوو زۆر زیرەک بوو زۆر حڕووکیش بوو زوو شتمان لە فۆرماتەکە یادگاری خۆشمانە کاگینوسێ نازەم کاگینوس ئەوانە باس کەمیان ئەوە هەلێگەڕێ تاوە کاکە باوە هەلە بوو پشکامی دەبی ئەرێ وڵای ژیانێکی خۆش بوو بەڕاستی کۆمەڵێک خۆش بۆ لە مشکت مابێتەوە واللهی شتی خۆشمان زۆر بووە ماشەڵڵا چکە ڕاگەیاندن بوون هەمووی تۆزێک هەرە پاس و عەزول بوون شتی خۆش زوزی شتی خۆشی ڕوودەدا وەڵا کاکی نووسکاتی ببینم بینە بزانم چی خۆشمان چا بوو تەمان کاگونس شتی خۆشی زۆر زۆرە بەس دەرێ نۆ کۆمێن سەرەتای مەهات بووین وتی ئەوین چۆن سی ڕۆژی ڕەمەزان لەگەڵ تو بەڕێ ئەەکەم چۆن سی ڕۆژی ڕەمەزان لەگەڵ تو ئەڕوا زوو دانیشن کە دیار ئینسەرتی وەرەگەر هەمووی شوە سڕیەوە بەبێ ئەوەی قسە بکە بەبێ هیچ شتێک زۆر کەتن کەریشە نانا وەڵا هەر گوتت کەتن تەبعا ڕاست دەبی یونس بەبیر بێتەوە یونس الله یعلم ئەم بەس ئەم دەیناسم ئەو قژلولا هیوا سەرکەوتنی لێ دەخوازم بەڕاستی ئەوەش لە گروتینێکی شتێکی ناخێکی جوانی پیرۆزی هەیە کە هەوڵ دەدا لە بۆ خۆی بەو شێوە بەڕاستی دەبی ڕاگەیان کار تۆزێک وەکو کاگیونسی بی باوکمەوەی کاگیونسی دەناسم لەبەر هەندێ بەس زەنابیشت ئەو زام فەقیرنی هیوای سەرکەوتنی لۆتو لە جەماعەتی کامیرەمانەکان دەخوازم هیوادارم هەر سەرکەوتوو بن طبعا زۆر لەگەڵ من ماندوون دەست و چاوتان خۆش بێ ماندوو نەبن ئینشەڵڵا دەستان خۆش بێ دەبی ماندی بوون دەبی ئەتوش عروق بی ئەگەنا سێ کامیرەمان لەگەر هەرو تەعاملت دەکەن دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس مەمنون ڕۆژانە
بەچیەوە کاتی خۆت بەسەر ئەبەی پیشەی تۆ چییە؟ یعنی بێجگە لە قوتابی ڕاگەاندنی والله ئەمن بەخۆم برێ ئیشت کەشم هەیە بەڵام بۆ ڕەمەزانەی خۆ دەزانی تۆزێک ئینسان بێتاقەتە بەهۆی بە ڕۆژبوونەوە و ئیتر بەڕاستی زیاتر کاتەکانم لە ماڵەیە و مانگی ڕەمەزان بەڕێ ئەەکەین هەتاوەکو ئێستا هیچ کەسەکەیە تۆ دڵیت عاجز کردبوو بێ لەسەر بۆ نمونە لەسەر قسەی خۆت کۆتاییت بە پەیوەندێکی هێنابێ والله هم بخۆم هەر ئەو سیستەمەم نییە یعنی ئەوم نییە برێمەها قسەی لەگەوەی ناکەم بخۆم کەسەش کۆمەڵاتیمە هەر تۆزێک عادز بووم دوای بخۆم دەسم احتیادی بە شتێکی زۆر احتیادی وەری دەگرم و ئیتر ناخۆشی هیچ بەرهەمەکی نییە ئەتو ئەگەر ئێستا ئەمن تو لێک عادز بوون باوەڕ بکە لەو گۆڕەی 2 دەرەجە زەختمە هەردەستی لەو گۆڕێ یعنی هیچ کێشەمان نەبیتە یعنی کە کێشت هەربەست عادز بوون نەشی طبیعیە ئەتو لەو گۆرە 2 دەرەجە زەخت هەردەستی ئەوجە لۆ ناوەڵە بە هەر دەرەجەشی طبیعی بی هەلەجی خوشێنی خۆبی بەخەندە و پێکەینە و ئەویش دڵنیا بە کە عادزە بێ بڕۆدا لێبنەکە و دوو قسەی لەگە بکۆ ئەویش ئاش دەبتەوە بەڵام جاروێ ئینسان عنسوری ئینسانەتی وا لە مرۆڤ دەکا نەچیتن وەلینەکە نەچی ئەو بێتن ئەو بڕوا ئیتر نادە تۆ دە پێشخەر بە گردنی هیچ کەسێکەیە بڵێ گردنی ئازان ناکەم هیچ کەسێک هەیە گردنی ئازان ناکەم نانانە نییە بۆ بێرت کردوتت نانە نییە گوتم لەبەرەوەی بزانم گوتم نەکا بزانم بەس سێشیوان نییە هەموو گردنیان ئازاوی و شتێکی احتیادی ئەوە نازم ژیان لای من خۆشی یعنی لێبوردەوە خۆشی بڕوا خۆشترە تۆ چ ئەوەی ژیانێک بە ناخۆشی بەڕێ بکەیت چ ئەوەی هەموو ڕۆژێک دڵت خۆش بێ هۆرمۆنێکی خۆشی لە لەشت بڵاو بێتەوە وەک لەوەی کە تۆ هەموو ڕۆژێک دەموچاوت کە ئابی بێ بەخوای ئەتوو بزانە شێوازی خەوتنیش ئینسان کاتێک کە مرۆڤ سەری دەخاتە سەرینەکەی دەخەوێ ئەو کاتێک کە هیچ کێشەیەکی نییە هیچ احتیادیە باوەڕ بکە خەوەی خۆشتری هەیە خەوەی ئارامتری و قۆڵتری هەیە لەوەی کە تۆ بە دڵتەنجی بە عادزی دەنووی یعنی خەوە هەتا دەنووی لەوانەیە چەند جارێک خۆ ئەودی دەکەیتەوەی بتانی بە شێوەیەک بنووی بەڵام کاتێک دڵت خۆشە و یعنی شتێکی وان نییە زۆر بە ئاسوودێ دێن ئەوزە هەوڵ دەدەین ئینشاءڵڵا ئەوەی جێشی لەمە ئێمە بێتن هەوڵ بدا بە خۆشی بوون یعنی بە خۆشی بژی لێبوردەبی کەسێکی لێبوردەبی دڵتانە هەڵمەگرن ڕق لە دڵتانە هەڵمەگرن ئیتر ژیان بخۆێڕ ئەرێ ئۆرە ژیانەکە ژوەندەی نایە ئەمە چەند ساڵێک دەژین ئیتر ئەوە تەمەەن لەدەست خوایە بەڵام ئەوەندەی دەژین با بە خۆشی بی دەستەکان خۆش بە زۆر سپاس با من پرسیارت لێ بکەم یەکسەر بچین ینی ئەو کەشوهەوای بەجێ بەڵین و بچینەوە بەرنامە باشە ئەڵێت خێراترین بوونەوەری دەریایی چییە؟ کێیە؟ خێراترین بوونەوەری دەریایی نهنگ نییە؟ نا ئاسان کارت با بۆ بکەم نازانیت ماسی تونە ماسی قڕش ماسی تونە ئەوە قڕش وەڵی وە بزانم قرشە قرش ماسی قرشە وەڵی قرشیش یەک لەوانەیە کە زۆر سەریحە لە بە زۆر زان ماسی تونێتونە ئێستا کامیان یەک لای بکەوە ماسی تونێ هەردەبژێ بەڵێ دڵنیای وەڵی هەڵی هەڵمان بژار دێتە لێ ماسی تونە دەستەکان خۆش بێ وەڵامەکە زۆر ڕاستە زۆر سپاس مەمنون من خۆشحاڵ بووم دەستان خۆشببی سەرکەوتو بنی ئینشاءڵڵا هیوای سەرکەوتنتان لەو دەخوازم و لۆ کەناڵەکەتان و لۆ ئەو ستافە جوانە هیوادارم هەمیشە بەردەوام من لە کاری جوان و هەمیشە دڵخۆش بن دەستەکان خۆش بێ بەخێر هاتی دەستەکان خۆش بێ گەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن بەس تۆ زیاتر خواردن لە ماڵێ ئەخۆی ئەوهادی سەردانی دەرەوە بە قورعان داوا ئەکەی لە ماڵێ بەخوای هەرسێ بابەتم هەیە داوا تەڵەبیاتە و خواردنی دەرەوەی و ماڵێشە هەم یعنی تام لە خواردنەکان دەکەم یعنی زۆر بەخۆم نەوسنم بە حکمیەوەی نەوسنم زۆر باشە من ئێستا لەلایەن ئەپی لە زووەوە
بڕی 15,000 پێ ئەدەم ئەتوانی تۆ لە ئەپی لە زووەوە داوای خواردنەکەم بکەی بە بڕی 15,000 دینار ئەگەر ڕەپەکەت نییە تۆ توانین لە ڕێگەی ئەو بارکۆدەوە دای بەزێنیت و مینوەکەیان ببینیت خۆشترین خواردنەکان لەوێ داوا بکە بە خێراترین کا دەگاتە بەردەستت باشە دەستان خۆشبی هەروەها لەلایەن نایکەوە بە بڕی $30 دەتوانێت بچی بازاری خۆت بکەیت و کەلوپەلەکانی خۆت لەوێ هەڵبگریت باشە دەستان خۆشبی سەرکەوتو بن زۆر سپاسان دەکەم هەر سەرکەوتو بوون سەرچاوەکان دەستەکان زۆر سەرچاو. بینەرانی دیمەن تیڤ من ئەمڕۆ پرۆگرامی مایکە سوورەکەم کۆتایی پێهێنا بە هیوای ئەوەی ببێتە جێگەی چێژ بۆ هەموو لایەکتان هەتا وەکو پرۆگرامێکی تری مایکە سوورەکە هەر شاد